مامۆستا ئەم میرۆشینانە هەیە ئێمە بۆ جوانی بەقەت سیارواکەین بەقەت ئاوێنەکەەوە بەڵێ بەڵێ جا مامۆستا ئێمە بەسمان شیک و ملک و ئەوە نییە بڵێن سیقەم بۆ میروە هەیە سیقەم پێی نییە بەس وەڵا هەر شتێ جوانێ پێ وایە یەقین بەڵێ بەڵێ جانەتا ئێمە گوناحەبارە بین لەسەرەوە لەبەرەوەی من سیقەمشم بینیە بەس هەر بۆ جوانی بەخوا پێ وایەکەم بەڵێ بەڵێ وەڵام تدەینی انشاءڵڵا ئەو بەڕێزە پرسیارەکە ئەفەرمی ئەو مۆریەشینە کە شێوەی چاوێکە یان چاویشنی هەر مۆریەکیشینە کە خەڵک زۆربەی بۆ چاوزار هەڵەواسێ بێگومان بەڵام هەندێک کەس پرسیارەکە ئەڵێ مەبەستی من ئەوە نییە من پشت بەوە بەستم من بپارێزێ مەبەستیم تەنها پێم شتێکی جوانە و بۆیە هەڵم واسیوە ئەگەر تۆ مەبەستی جوانیش بێت هەر دروست نییە مادەم خەڵک ئەم شتە بۆ شەریک بۆ خوادانان بەکاردێنێت مادەم خەڵک ئەم شتە ئەکاتە شەریکی خوا تۆ نابێت هەڵی بواسی خەڵکێک هەیە لاسایی تۆ ئەکاتەوە ئەڵێ ئەو کەسش دیارە سوودی لەو شتە بینی و دیارە ئەمە شتێکی باشە و دیارە ئەمە مرۆڤ ئەپارێزێتن لە نەخۆشی و بەڵا لاسایی تۆ ئەکاتەوە و ئەچێ هەڵ ئەواسی جا بۆیە هەر شتێک حەرام بوو تۆ نابێت بە هیچ مەبەستێک بۆ غەیری مەسائلی شرکیش نابێت تۆ ئەم شتە بکەیت جا بۆیە ئینسان دەبێت خۆی لەم کارە بپارێزێت کە خەڵکی بۆ چاوزار هەڵ ئەواسی ئەو مۆریەشینە بۆ جوانیش نابێت هەڵی بواسی